بەدێک و باوکە مەشغوڵ بن بە کەسی تر نەبێت کە تۆ لە ماڵەوە لێپرسینەوەیکی هەبێ بۆت، بەڵام ئایا خۆت وەکو ویژدانن خۆت وەکو کچێک کە ئیتر تۆ ها سەرەتای تەمەنتە 7 ساڵی تر سەرەتای تەمەنتە، ئایا ڕازیت لەم شتانی کە خۆتەیکەی ئایا ویژدانت بێتاقەتت ناکە کە تۆ بە قسەی دایک و باوک ناکەی کە تووڕە ئەبی کە چوونە دەروەی شەوانت هەیە کە گوێنایی بە زۆر شت، ئایا خۆت ویژدانت ئەمە ڕازیت مرتاحی پێی؟ هەنێک جار باڵێ هەنێک جار بیرەکەمەوە کە لەوانەیە هەڵە بم، لەوانەیە زەرەرێکی گەورەم لێبە، لەوانەیە دایک و باوکم پێی بێتاقەت بن یان چۆنەڵی تووشی هەڵەیەکی گەورە بم، بەڵام تووشیش بووم، بەڵام هەرچۆنێک بێت چارەسەرم کردووە. تووشی چی بووی؟ تووشی ئەوە بووم کە زۆر درۆم بە دەمەوە کراوە، یان هاوڕێکانم با بڵێم زۆر زۆر خراپن، زۆر کاری خراپیان کردووە، بەڵام من هیچ نەبەبیرێکیشم لەوە کردێتەوە کە نیکەم، بەڵام لە لایەکی ترەوە کە من لەگەڵەوە هاوڕێیانە مابووم زیاتر لەسەر ئەوە بینم لەگەڵیانە نەماوە کە من لەگەڵیانە ئەسوڕێمەوانێ زۆر قسەم بەناوەوە ئەکرا ئەم کەسە تێکەڵی فلان کەسە بێت لەبەرەوەی کاری بەدڕەوشتیەکە، لەبەرەوەی تریاک ئەکێشێ، لەبەر ئەوەی تریاکە کێشی؟ من نەخێر بەڵام پێت وتراوە؟ پێم وتراوە و لە لاشمەوە کێشراوە. لە لاتەوە کێشراوە؟ بەڵێ. هاوڕێکانت؟ بەڵێ. ینی هاوڕێی تۆ تریاکیشە کێشێت؟ بەڵێ. ئاساییشە بەلاتەوە؟ ینی ئاساییە؟ تا ڕادێک ئاساییە، کەیفی خۆیەتی ژیانی خۆیەتی لانە مێشکی بۆ مرتاح بێ، بەڵام من ماڵەوەیان ناڵێ دوو ڕۆژی کە منیش لەوانەیە وام لێ بێت ئەگەر دایک و باوکم ئاگادارم نەبێ و نەیەن من طبعا هاوڕێکانم نەسیحەتم کەن، ئێوە نەسیحەتم کەن لەوانەیە زۆر نەچێ بە دڵما زۆر نەچێ بە گوێما بە قسەتان نەکەم، بەڵام دایک و باوکم شتێکی ترە، دایک و باوکم بێن بە قسەی خۆش ئاگادارم کەنەوانێ ئیتر لەمە دووە بڵێن ئاگادار تەبین، خۆمان ئەو بینە دەرەوە، خۆمان ئەو بین بۆ لای دکتۆرێک شتێک ئەگەر وا بێت لەوانەیە باش بم، بەڵام ئەگەر واژ نەبێت لەوانەیە زیاتر بڕۆم، چونکە زۆر جار پێشنیارم بۆ کراوە لەوانەیە شایانی هەر خۆی جگەرەکە لەوە توش بووم، ینی وەلامەوە بڵیانە فەرمو بیکێشەوتمە بێنە با تاقیکەمەوەی تر فێر بووم. فێر بووی وردە وردە ڕۆشتە پێوەی. بەڵێ. کچی خۆم ئێمە ئەگەر بەلای تۆ ئاسایی بێ ئێمە دوای بەرنامەکە پەیوەندیەکەین بە دایکتیشەوە بە باوکیشتەوە قسەی لەگەڵا ئەەکەین کە ئیتر وایان لێبێت کە گوێت بۆ بگرن کە هاوکار بن کە یارمەتی دەرمان بن. گرۆشم بۆ بگرن لەوانەیە ماوەیەک بێت چاویان لەسرم بێ و دوایی بچنەوە بەلای ئیشی خۆیانە، هەر خۆی جارێکیشیان ویستم کە یارمەتیم بن، ویستم ینی زۆر هەستم بە تاوانە کرد، زۆر بێتاقەت بووم، ویستم یارمەتیم بن، بەڵام بردیانم بەلای دکتۆرێکی دەرونی، دکتۆرە دەرونیەکە هەرچیەکی پێوتم بە دڵی من نەبوو، یان ویستم هەنێک دەردەڵی خۆمی لا بکەم زۆر بە ناشرینی جواب ئەیامەوە ئەی تۆ کچێکی وای تۆ بەدڕەوشتی تۆ دوو ڕۆژی کە خراپتر ئەەکەی دوو خراپترەکەی، ئیتر منیش لەوە وام لێ هاو گوێ نە لە کەس بگرم نە لە دکتۆر بگرم نە لە دایک و باوکەم. چوێ لێ کردی پێی بۆ ئێرە و قسەی خۆت بکەی؟ وتم تازە وەکو من توش بووم، چکە هەنێ جار بیرەکەم ئەڵم لەوانەیە غەڵەتێکی زۆر گەورە بێکەیکەم، بەڵام خۆمەز بە خۆم ناکەم، خۆم دڵم پێی خۆشە، بەڵام ئەوانەی کە توش نەبوون بە هەر لە ئێستەوە دایک و باوکیان ئاگاداریان دایک و باوکیان هاوڕێی بن نەگەنە ئەم حاڵی ئێستەی من، چونکە لەبەر چاومە لە داهاتوو چن نەهامەتێک و قورسێکی ناخۆشم بەسەریە، خۆشم سوورە زانم، بەڵام نازەم ئیتر بەچی ئەگەم بچی ناگەم بەشکم باشیش بم. دڵنیا بە باشە بیت، دڵنیا بە مادەم تۆ ئەو هەنگاوە دناوە هاتووی بۆ لای ئێمە، دڵنیا بە کە ئێمەش دەستبەرداری تۆ نابین، هاوکارێکی باشتە بین و یارمەتی دەریشتە بین و دڵنیاشم کە باشە بی، چکە هەر بە قسەکان تا دیارە بە نەبرەی سەڵ تا دیارە بە شێوازی قسەکردنە دیارە کە تۆ وجدانە معەزەبە بەم شتانە، خۆت بە دڵت نییە، خۆت ناتەوێ وابی، جامادەم خۆت ناتەوێ وابی و هەر هاتنیشت بۆ ئێرە و دەردەدڵی خۆتەکەی لای ئێمە، دڵنیا بە ئێمە دەستبەرداری تۆ نابین، پشتت بەرناین، ناژێڵین، بەم ڕێگایە بەردەوام بیت، دڵنیا بە. نەکە تۆش هەر هاوڕێکانیشت هەموو هاوڕێکانیشت هاوکارێکی باشە بین بۆیان تا لەم حاڵەتە ناخۆش و ناڕەحەتە دەریان بکەین.